فرما دكتور جان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا وقيل هذا الذي كنتم به تدعون. قل أرأيتم إن أهلكني الله ومن معي أو رحمنا فمن يجير الكافرين من عذاب أليم. قل هو الرحمن آمنا به الرحمن آمنا به وعليه توكلنا قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ضلال مبين. قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين. صدق الله العظيم. وصدق رسوله الكريم ونحن على ذلك من الشاهدين الشاكرين. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستانی ئازیزمان لە هەرکوێکی ئەم دنیایان لە کەناڵی ئاسمانی پەیامەوە سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سی گەوهەر بە تامی سەدای زێڕین بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە. خۆشەویستان و بەڕێزان پێش هەموو شتێک داواکەم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و پەرستشی ئەم مانگەمان لێ قبوڵ بفەرمێ. خوای گەورە ئیمانمان سەلامەت بکە، عاقیبەتمان خێر بکە، دەروونمان پاک بکاتەوە لە غیل و حقد و حەسەد و غش. هیوادارم خوای پەروەردگار ڕۆژ و نوێژ و تاعەتی ئەم مانگەمان لێ قبوڵ بفەرمێ. داواکەین لە خوای پەروەردگار
ثبات و ئیستیقامەمان پێ ببەخشێت دەری و ڕەحمەتی خێرمان لێ بکاتەوە خوایە گیان يا الله أعتق رقابنا من النار اعف عنا يا رب العالمين إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اشف مرضانا داوي مبتلانا عاف مبتلانا ويا رب العالمين افتح علينا فيض رحماتك يا ذا الجلال والإكرام وصلى الله على محمد وعلى آله الطيبين الطاهرين خۆشەویستان و بەڕێزان لە ئەڵلقەیەکی نوێی سیگەوهەر وام لێ ناوناوە بەتامی سەدای زێڕین لەگەڵ میوانێکی زێدە عزیز و خۆشەویست کە ساڵانێکە خۆشحاڵە بین و پێمان خۆشە لە نزیکەوە چاومان پێ بکەوێ و دیدارێکی تایبەت لەگەڵ جەنابیان ئەنجام بدەین ئەویش مامۆستای عزیز و خۆشەویست دکتۆر کۆچەر هەم دکتۆر هەم مامۆستای قورئان خوێن هەم وانەبێژ لە بواری مەقامات و لە بواری فێرگەی مەقامات و قورئان و تیلاوە کۆمەڵێک گەنجی لاوی پێگەیاندووە الحەمدوللیلا دەستێکی باڵای هەیە لە فێرکردنی قورئانی پیرۆز بە نەوەکانی داهاتوو بۆ ئەوەی زیاتر بیناسین و زیاتر خۆی بناسێنێ بە ئەوەی بەڕێز و خۆشەویست ڕەنگە زۆر جار دەرکەوت بێ لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە بەڵام ئەم دیمانەیە تایبەتە و هەندێک پرسیاری تایبەتیشی لێ ئەەکەین کەواکەین ئینشاءالله لێرە وەڵامەکانمان دەست بکەوێ و جەنابی دکتۆر زۆر بەخێر بن خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان بعد عرب الله فراق طويل أو بعد مدى بسلامتك طاعت عبادتهم لا يقبل إن شاء الله صلاه جنابته لبناني بريزيش خوي جورا امشان كاتا او تيو شوي لقيامتها ان شاء الله هم شان نازي بيو بكين خوي جورا باداشي جناب شباتو بو ميان داريا سپاسی کانال اسماعیل پیام شکم ان شاء الله كأميان داريان كردين بجنابش تو ان شاء الله سپاس دكم دكتور جان ايو میوانین البته خاون ماڵن ام کانالش کانالی خوتانه هیوادارم ان شاء الله پێمان لێ نەبڕن هەمیشە بەسەرمان بکەنەوە زۆر سپاس دکتۆر کۆچەر کێیە کەی چاوی بە دنیا هەڵێناوە و کەی هەستی کردووە دەنگی خۆشە و ئەتوانێت قورئان بخوێنێ و کەی فێری قورئانی پیرۆزیش بوو بەنای خۆی بەخشیدە میرەبان بەندە ناو کۆچەر عومەر عەلیە لە دایکبووی ساڵی 1970 لە گەڕێکی مامۆستایانی شاری سلێمانی تقریبا لە تەمەنی 6 ساڵی کە چوومەتە قوتابخانە لەو کاتە قورئان مەخوێن گوێم لە بانگ ئەگرت لە بەتایبەتی لە شاری لە مزگەوتی کاک ئەحمەدی شێخ لە مزگەوتی گەوری سلێمانی لەوێ لە حوجرە بوو لە خزمەت جەنابی مامۆستا مەلا بڵای حافظ کە لێرە دەستەکانی ماجەکەم و ئەو کاتەش لە خزمەت باوکما بووم لە دوکان شاگرد بووم ڕۆژانە گوێم لە قورئان ئەگرت باوکم ئەو کاتە حەزی لە قارێ میسرەکان و بەگشتی ڕۆژانە گوێی لێگرتن ترمیش لەوانەوە فێر بووم بەڕاستی تەقلیدم ئەکردنەوە هەتاوای لێهات الحەمدوللا تقریبا لە تەمەنی 7 ساڵی 8 ساڵی بە تەواوی ئەو بەهرێم لە خۆمان دۆزیوە چوەکو بانگ چوەکو قورئانەکە الحەمدوللا کاک دکتۆر ئەڵێن هەر کەسێک قژی بڕ و تێتەوە ئەوە مای زیرەکیە یعنی هی ئەوەیە و کەسە زۆر زیرەکە جەنابەت دیارە هیچێکی لە کەسە زیرەکەکان هەم دکتۆر و هەم قورئان خوێن و هەم شارەزای بواری مەقامات و هەم زەرعیشی مەکە با هەروە بمێنێتەوە بێ زیرەکیەکە دەرکەوێت لە ناو خەڵکە هەروە موفق بی ئینشاءالله کاک دکتۆر ئەم علمی مەقاماتە ئەم سەرەتایە لە کوێوە دروست بوو بۆ دکتۆر کۆچەر ڕاستێکی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2006 تعزیەکە بوو لە مزگەوتی حاجی جەمال لە سەواڵەکە چون فاتحەیەکمدایە پیاوێک لەوێ بوو قورئانی خوێندنەی مامۆستا شێخ حسێنە لێرە سڵاو ڕێزم بۆی هەیە دەستکانی ماجەکە مامۆستا شێخ حسێن برای شێخ عیسای بەرزنجیە بانی کردم وتی وەرە تەنیشتمەوە تۆزە قورئان بخوێنە منیش قورئانم خوێن ئەوە تازە ڕۆشت بووم وتی مسابقەیەک هەیە لە حوسێنەکە بۆ ناچی بەشدار بی تازە لە دوای ڕوخانی ڕژێم دەرگای ئەم بوارە کرابەوە بە ڕووی کوردستان و عێراقیشە بە تایبەتی کوردستان ئەوە بوو وتم وەڵا قەیچەکە پێم خۆشەوانە ڕۆشتین لێ بەشدار بووم پلەی سێمم بەدەزێنە ماشاءالله قانونی ئەو کاتەوا بوو لە ئاسی عێراق هەر کەسێک یەکەم بووایە دووەم بووە سێهەم وایە لەسەر ئاسی پارێزگاکەی ئەچوو بۆ پێشبڕکەی نیشتیمانی عێراق بۆی کە نوێنەری محافەزەکەی بێ ئەو بوو ساڵی 2006 و کاتە ڕێگە خراپ بوو تازە مەتاڕی سلێمانی کرابوو بە تارە چوینە بەسڕە
لێ بەشدار بووین یەکەم ساڵمان بوو لەگەڵ کۆمەڵێک برایترا هەمووک و حیفظ هەمووک و تیلاوە لەوێ پلەی 12 من بەدەستێنا لە شاری بەسڕە ئیتر 12 بۆ کاتە بۆ من زۆر بوو بەڵام کە لەوێ سەیری قاریەکانمە کرد قورآنیان نەخوێن من هەستمە کرد دەنگم خۆشە الحەمدوللا بەڵام شێوازی خوێندنی ئەوان ئەکادیمی بوو زۆر مڕەتە بوو یعنی من ئەو شازی ئەوانە من ئەزانی قورآن بخوێنم ئەمە بوو بە خولیاک لە مێشکمانی ئەمان بوو فەرقیان چی لەگەڵ ئێمە پرسیارمە کرد لێیانە چووە یەکێکی لە قوم خوێن و یەکێکی لە تەبرێز خوێن و یەکێکی لە داران خوێندومە هەرێکی لە شوێنن والحاڵ ئەمە چیە علمی مەقاماتی پێڵن ئاوازەکانی قورآن ئەی چۆن ئەمە فەرمیان و وڵاتر ئەبێ مامۆستا هەبێ هەبوو 2 ساڵ بوو 4 ساڵ بوو 5 ساڵ تەلەبە بوو دەستی خوێندبوو هاتبوونەوە ئیتر قەدەری خوات ڕۆشی ناو بازار ساڵی یەکەمەوە هاتینەوە ساڵی دوم کە چوینەوە لە کەربەلا بەشدار بووین لە نەجەف ئەگەڕام بەناو بازارەکان هەموو بزانم شتیوا هەیە باسی مەقاماتکە کتێبێت والحاڵ مەجموعەی سیدیم دەستکەون نووسا بوو تعلیم نەغەمات القورآنیە ئەم سیدیانە هاتبوو لە ماڵەوە دیراسێکی تەواوم کرد و کاتە یوتیوب و ئەو شتانە نەبوو بەڕاستی دیراسێکی تەواوم کرد تێ خاڵ بوومەوە بەرنامێکی ترە بوو تەلەڤیزۆنی بوو قاریەک پێشکەشێکرد نهاتە خەیاڵم تایبەت و بە مەقامات ئەوش ئەو بەرنامانەشم چۆنێ بەدەستکە و الحاڵ خۆم تیا قاڵ کردەوە تا ساڵی 2008 یعنی تقریبا ساڵونی خەریکی ئەمە بووم پەروەردەی خۆمە کرد مقامێکم گوێ لێگرت ئیتر تاڵ قاڵە بوومە تیا تقریبا 6 هەفتە 7 هەفتە بەس ئەم مەقامەمەوتەوە بانگم پێ قورآنم پێ خوێن هەتا بە تەواوی ماشاءالله دەرخمە کرد مەقامەکە ئتیکاو ئەو مەقامی خەڵک تەقی سەرێ هاو بۆ برانش کە ئێستا مثلا قوتابی منیان هاوڕێ من والحاڵ ساڵی 2008 بەم شێوازە ڕۆچینە عێراق بۆ مسابقەی مەجلیسی وزارە ئەو مسابقەیان تر دیوانی وەقفی شیعی کرد بەس لە 2008ەوە کە نوری مالکی بوو بە ڕێز وزەرا مسابقەکە بوو بە ئەمانەی گشتی ئەمانەی عامی مەجلیسی وزەرا ئەوان سەرپەرشتیانە کە دیوانی وەقفی سونە و شیعەیەک بوو ساڵی 2008 بووم بە چوارەم ئیتر زیاتر طموحی گرتم هەستمە کرد وردە و دە تەتەورەکەم سوال بخوا چوومە مەرحەلەی نهایی ساڵی 2009 نەکرا بۆی گرفت و کێشی سیاسیوانەوە ساڵی 2010 کرایەوە بوو بە یەکەم و تا ئێستش لە ئازار الحەمدوللا یەکەم کوردم کە پلەیەکەم هەیە سەراستی عێراق لە بواری تیلاوە یعنی بەداخەوە حەزمە کرد ئەو برانی تر تەلەبەکانە ئەوەن جاوان هەبووە و تەمەناژەکەم لە داتەوە بتوانین ئینشەڵا جاری تر یەکەمی بینەوە بۆ کوردستان بەتایبەتی بۆ شاری سلێمانی ئەمە دەواازەی ئەو قۆناغە بوو کە پێوترێت قۆناغی پێشبڕکێ نەدەوڵەتی بەمەوە ئیتر نظامی عێراق وا بۆ کاتە هەر کاتێک کە یەکەمە بووی لەسەرێکی لە دیوانەکان تەرشی حەکرای ئەچی بۆ دەرەوە نوێنەری عێراق بووی لە مسابقاتی دەولی ماشاءالله یاخوا لەش ساڵی دکتۆر ئێستا ڤیدیۆیەک پیشانە درێ بەڵێ ئەوە سەرەتای دەرکەوتنم بوو ئەم ڤیدیۆیە کەیە ئەمە مانگی نۆی 2010 کە لە عێراق یەکەم بووم ڕۆشتم بۆ لیبیا ئەو لیبیایە بەڵێ ئەوە شاری تەرابلوسە بەجلی کوردۆ نوێنەی عێراق بوو وابێ و کاتە معمەر قەزافی ماوە بەڵێ 4 مانگ پێشەوەی قەزافی بڕۆخێ باشە طبعا دوو یادگاری زۆر خۆشمێ لەم پێشبڕکەیە یەکەمیان طبعا 85 وڵات بەشدار بوو پلەی شەشەم هێنا ماشاءالله قاریکی تیا بوو حەکەم بوو بانی کردم وتی چۆنی ئەم جلە کوردی و شتە لە کێوە هاتووی تۆ خەڵکی سلێمانی هەولێری وتم خەڵکی سلێمانیم من نەمەناسی بەڕاستی تازە ئێمە کورد نەگەشت بوونەوە ئاستە بدرێنە وڵاتانی دنیا ئەو گەڕی وتی من ناناسیتم نەوەڵا ماچی کردم و دەرعێکی کۆمەڵی قورآن خوێنانی جیهانیا پێم وتی تۆ لە ئێستەوە ئەندامی لە توحفەکانی عێراقی ئەو حساب دەکەم وتی کە ڕۆیشی تۆ بە باوکە بڵێ هین سەلام لێکە قەدەی خۆداکەی بچۆ قاریکی کۆنی سەدام بوو سعيد قلقاليمان هبو على الدين قيسيمان على القيسي على القيسي سلام لك ابا باكو على الدين القيسي او تكررتم تو على القيسي باوش بك نايم بيستبو راسي باوش بياكر دو رسمي كي يادغاري ما قلت والحال يعني اما يك يقولوا يادغاري خوشاني كلو على الدين القيسي سرويشي جميع قراء ومجودين العراق بو فترێکی زۆر يعني هەر لە زمانی سەدام و تا دوای سەدامیش تقریبا هەر سەرۆکی دەستەکە بوو من تەمەنم 7 ساڵ بوو منیشی کرد بە ئەندام لە جەمعیەکەی ئەو کاتە خوا لێی خۆش بێ وەڵاهو عالەم لە ژیان نەماوە تەمەن وفاتی کردووە لە 6 ساڵ بێ دکتۆر گیان بەڕاستی جێدەستت دیارە حتمما جەنابەت پێشنوژیەکەی لە مزگەوتە لە ئێستەیە ئاگدارم کە قیام و تەراویح و مزگەوتت هەیە و جارجارە چی بۆ فستیڤال بۆ مزگەوتەکان پێشوەی بچینە سەر باس و خاصی ڤیدیۆکانی تر چونکە شەوی قەدرە حەزەکەم مەسەلەن زیاتر بە خوێندنی قورئان بەڕێ بکەین
ئەگەر ئاسایی بێ تااقەتت هەبێ لە 3-4 دقیقەیەکە جۆری پێشنوێژی دکتۆر کۆچەر ببینین بەچی شێوازێک ئەخوێنێ و چۆن پێشنوێژی بۆ خەڵکیەکە وەکەئەنەکە دوو زۆر ئیمامەتیەکەم باشە جمهورەکانم بوون بە دوو بەشەوە لە مزگەوتەکان بەشێکیان داوای شێخ مایر معقیلیەکەن بەشێکیان داوای قیراتی خۆمەکەن جوانە اینجا ئەوەی خۆت باشتر بێ ڕەنگە بەسەر چاو حەزمان لەوەی خۆتە بەسەر چاو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين بسم الله الرحمن الرحيم فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا وقيل هذا الذي كنتم به تدعون قل أرأيتم إن أهلكني الله ومن معي أو رحمنا فمن يجير الكافرين من عذاب أليم قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ضلال مبين قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين الله أكبر الله 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 ما شاء الله يا ربي ليش صاغ دنگ النرزة أما نمطكي عراقي لبري خلقي إما تشجي لي بنا براسي إمامتي جوازش يعني تقليدي أتواني تقليدي زور كسب بكيتو يعني شوازكي مرتلي كتبك نكهي ولاتي كتري بيوبه بس هولا ما أو شوازكي خيوم نكهي ولاتي خومي بيوبه وكو عراق جوانا راست أما كردين بلام دوجار بقلي عراق تكلين وسرسامشي دكتور حوت مقامي سرشيمان هي إمام ملا كبريتين للراست والسيقا وبيات ونهاوند وحجاز والصباو عجم كرديشي وزياد بوا هەندێک جار ئەڵێن کوردیش ئیزافەیەکە بۆی نازانم کورد وەکو تەجویانە و سەڵات و تەجوی ویانە لە سنە دەهێنە لە سنە ئەیش بەشێک ئەڵێن هێنە لە عولەمای فەن ئەڵێن بەشێکی ئەساسیە ئەنیشیان ئەڵێن فەرعێکە لە بەیات ئاگاداریشم خولەکەیتەوە بۆ کۆمەڵێک تەلەبە لێرە و لەوێ جارجار بەشداری ئەەکەن و خەڵکێک ئیقبالی هەیە بۆ ئەم خولانە ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە داهێنانی خۆتە ئەم علمی مەقاماتە لە شووە هاتووە ئەگەر پێناسێکی کورتیمان بۆ بکەیت بەڵێ هەر دوای ئەوەی کە ساڵی 2010 یەکەمی عراق مسواز بخوای گەورە بووم بە قورآن خوێنێکی وەکو نێودۆڵەتی بە زمانی الحەمدولله بە زمانی ئەمڕۆ هەروایە هەروای پێڵێن کە وەکو نوێنەراتی عراق بەشدار بوو ئەو دوای گەڕانەوەم بڕیارمە ئەم عیلمە لای خۆم نەهێڵمەوە خەڵک لێ مەحروم نەبێ وەکو من چۆن مەحروم بووم جوانە الحەمدولله لە دوای فەزڵ تۆ بە کاسێت و سیدی فێری بووی خۆم فێر کرد با خەڵکێک لەم ئیش مەحروم نەبێ گەنجێک کۆمەڵە گەنجمانە بێ پێ بگەن چکە وڵاتی ئێمە کە چوومە دەرەوە ئەنجازانی وڵاتی ئێمە چەند مەحرومە لەم بوارەیە ئەو یەکەم خول لە مانگی 2011 کردمانەوە 12 ساڵ لەمەوە پێش مانگی 2011 لە سنتەری گەشەپێدان لە قیسلەمانی باش ئەو بوو تقریبا مانگونیوەک دەرسمان خوێن و حەفەی شوباتی بەسەراهەوە 4 مانگ وەستاین بۆ حکومەی بانگێژی سەرای ئازادی بوو ئیتر هەڕەشێ کوشتن لەسەر بوو خۆمەشارەوە دوایەوە داریکە کە وەزعەکە تەبیعی بۆ ئاشتەوای بەرقەرار بوو داریکە دەستمان کردەوە بە خولەکە تقریبا 5 مانگ بەردەوام بوو ئەمە یەکەم خول بوو و یەکێک لەوانی کە بەرهەمی ئەم خولەیە مامۆستا سەرخێڵ تۆفیقێک ئێستا سەرۆکی لیژنەی دادوەری لە پێشبڕکەی توێشوی ئەنارتی زۆرێک لەوانی کە بەشدار بوون ئێستا قورآن خوێنێکی دیارن یا ئیمام خەتیب لە مزگەوتەکانی خۆیان ئێتر بنەوە علەمەکان وەڵا ئەگەر باسی نمونە بکەین نمونە زۆر زۆرە وەجبێکم 30 کەس بوون هەرێکی لە شوێنەکە ئێستا باش ڕاستی و سەرخێڵ و ماسا ئەدریس و ئوسامە و زۆر 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 ماشاءالله حتا ئەو قاریانش کە یعنی
ئێستا لە وڵاتی ئێمە ناسراوترن ینی ڕەنگە من وەکو تیلاوەکە زیاتر ناسەبێت ئەوانش کە بە مرۆتەل ناسراون ڕۆژە ڕۆژان نابێنە یان بێنم ڕۆژە ڕۆژان قورآنم خوێندۆ لە بەردەمما دانیشتۆ هاتۆ وەک ڕستمان گرتو بۆ مناڵ بۆ کاتەوە یعنی ئەو شەزلی خوایە نەخوانەخواسە بمانێ تەمەیز بین بە خۆمان بەڵام بە بەرهەمی خۆم ێزانم هەتا وەکو کاتی لە ژیانە بم کە مردیشم دوعای خێرم بۆ بکات بەسمە. دکتۆر ڤیدیۆیەکە بینین لێرە لە شاشە ئەمە حەزم کرد وەکو سوپرایزێک بینم بۆ بەرنامەکە سبحان الله ئەمە ئەو شوێنەیە کە پشیلەکە پێسەکە ئەو قاری سبحان الله ئەمە ساڵی 2013 داوت بووم لە مزگەوتەکەی داوەتی کردبووم بۆ قورآن خوێندن ما شاء الله 2013 ساڵی 2013 کاک عادل بگەڕێرەوە بۆ ڤیدیۆیی پێشوو عەزێر نەبێ ئەم پیاوە مزگەوتی پشیلەکە وەلید مەساس بەڵێ کە طبعا خەتیبە لە زۆربی کەناڵەکان نووسیبیان لە شاری تەرابلوسە بەڵام لە تەرابلوس نییان پیاوە ئەم پیاوە لە شاری بوعریریجە تقریبا 3 ساعات بە ئۆتۆمبیل دوورە لە جەزایری پایتەختەوە کە چوینە خزمەتی خۆ دەنگی خۆشی هەیە بانگی مەغریب و عیشام فەرموو دوای مەغریب بڵین ئاهەنگی قورآن خوێندن لە جەزایر عادەتی وایە بینی مەغریب و عیشایە خەڵک ناڕاتەوە کاتانە کە تاو بووین من خێزانم لەگەڵا بوو لێرە سڵاو ڕێزم بۆ هێچای ماجەکەم وتی فەسەلامەتان کە وتی دکتۆر پێمان خۆشە کە هاتووی بۆ ئێرە و ڕئیسی شەریکێک لێ بوو شەریکێکی پێڵن کۆندۆر تەکریمی کردین دوای قورآن خوێندنەکە ئەم پیاوە خۆی دەرعێکی داپێم شێخ وەلید مەساس وتی بابڕین بە زمانی خۆمان ئایپادێکی یا پێم بەهادیە ڕئیسی شەریکەکە ئەم شێخ وەلیدە وتی ئوستاز خۆی نەهاتۆ بەتەنە خێزانیشی لەگەڵایە وەڵای پادی کەشی بۆی ناوتی ئەوش بۆ خێزانی جاوەس یادگاریکی خۆش بەڕاستی لێرەوە حورمەت و ڕێزم بۆی هەیە ئایپاتەکان ماون وەڵا بەخشیم بەبەست ئەم پیاوە من لەو کاتۆم پیاوە ناسم کە بینیشم بەڕاستی زۆرم پێ خۆش بوو کە ئەم پیاوە لە نزیکەوە ناسیمە ڕۆژە ڕۆژان و لە ئازاریش پەیوەندیمان هەیە سوال الحەمدولله. کاک دکتۆر پەیوەندی چۆنە لەگەڵ قورآن خوێنانی ناوە و دەرەوە؟ بەڵێ وەکو قورآن خوێنانی ناوە هیچ قورآن خوێنی نییە پەیوەندیم نەبێ لەگەڵی یعنی چ قورآن خوێنی تەرتیل ئەی بۆ پەیوەندی لەگەڵ منان نییە ئەو ئەگە پێویستیمان دەبێت چۆن ڕاستێکی کاک مەحموود ڕەنگە هەندێک قورآن خوێن هەبێ کەم من خۆم تۆزێ بە تەبع فوکاهیم ینی داوای لێ بردەکەم هین سوعبەت وشتم هەیە ئەوەی کە هەیە بەڕاستی ڕەنگە تاکتاک قورآن خوێن هەبێت تا ئێستا مەسەڵەن یەکترمان نەبینی بێ بەڵام پەیوەندیمان هەر هەبووە هەڵبەت جەنابەت نە پەیوەندیمان هەبوو یەکترمان ناسی بوو بەڵام دوور و نزیک یەکترمان هەربینی بوو لە ڕووی ئەلام و تۆڕی کۆمەڵاتیەوە بەڵام ئەوەی کە زیاتر مەسەڵەن پەیوەندیم هەبێت لەگەڵیانە هەموو قورآن خوێنان بەبێ جیاوازی لە کوردستانە هیچ لە عێراقیش هەر لە مەیتەم تەمارەوە لە عامر کاظمی لە حەسەنین حلو لە ڕافع عامری حتا ڕافع عامری یادگاریکی زۆر خۆشمان هەیە بێ کۆم ڕۆژە دعوت بووین وەزیری ثەقافە و وەزیری وەرشولاوان دعوەتی کرد وتی شێخ ڕافع تۆ تۆزە قورآنمان بۆ بخوێنە متەمەرێک وتی جا قوربان تەکریم مەجموعەیە لیژنەی ئۆلۆمپیۆوانە بوو وتی جا وتی ئاەتێ بخوێنە کە پەیوەندی مۆزوعەکەیەوە بێ شێخ ڕافعتی چی بخوێن وما خلقنا السماوات والأرض وما بينهما لاعبين على ركب يخون بس يعني هنا يدقاري خوشة لقل قارئ يعني عراق معنا وكردستانيش الحمد لله ترى ذيك زور براتي من باراستو شكا لسروها مشتكوا وتاس الحمد لله نمهشتوا ويكل شهادوري خون بيت هیچ شتێک دروست بێت لە بینی کەسان و عشیرەتێکی عشیرەتی جەباری جا من خۆم ئەندامێکم لەو عشیرەتە ئەڵێ ئێمە ناومان لە قورئانە هاتووە خۆی گەورە فەرمێ وەئیذا بەطەشتم جەبارین وەکو قورئان خوێنانی دەریشەوە الحەمدولله ینی بازنەیەکێ لە ئاستی جیهان لە وڵاتی ئێران لە مالیزیا لە ئیندۆنیزیا لە فیلیپین لە تورکیا لە میسر بەتایبەتی ینی الحەمدولله ئێمەش لەو بازنایە و ئەوەی کە هەمانە ینی زۆرێک لە قورئان خوێنانی جیهان چه ئاماژیان بە فیستیڤالەکەم کردووە چ ئاماژەشیان بەخۆم کرد سوپاس بخوا وەکو هەمووکو دۆستایەتیش کە لەگەڵ زۆرێکیانە دۆزم هەم چوەکو ئەمە هاتوون ئێرە چوەکو خۆشم سەردانی ئەوانم کرد بێ مەسەڵەن داوت کرابێتم چبێتە وڵاتیەوە لەش ساغ بێ دکتۆر جان من بزانم ئیجازەی بانگ ئەدەی ئێستا بە فێرخوازان و یەکێک لەو کەسانەی نەک یەکێک بەڵکو زۆرێک لەو کەسانەی ئیجازەیان وەرگرتووە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی جەنابەت ئیجازەت پێداون
خەڵک زۆرە بۆ نمونە دکتۆر ئەحمەد کەرکوچی کە ئێستا بانخوازە و خەڵی مادەکەم دێرەوە ئەوە زۆر تەماعبازە وانە زەمێکی یەکەم با خۆی گوێی لێبێ باشە خەڵکێکی زۆر ینی هەر ئەو نییە مەسەن خەڵکێک ئاگدارم ئیجازەی بانگبێژی وەرگرتووە ئەم ئیجازەیە جەنابەت لە چۆ وەرگرت و جەنابەت چۆن موجیزی ئێستا ئەگەر ئەومان بۆ باسکەین بەڵێ ساڵی 2013 لە ساڵیادی دامەزراندنی ساڵە بەرەکەتدارەکان بۆ 14 ئەوە بوو یادی دامەزرانی بڵێن ڕوخانی فەڕەنسا بوو استقلالی جەزایر بوو لە ڕێی مستەشاری بۆ تەفلیقە و سەر کۆماری جەزایر داوت کران بۆ چەند فستیڤالێکی قورئان خوێندن لەوێ پیاوێکی ناوی شێخ مەنسوور بالحاجە دەستەکانی ماجەکەم لە شاری وەهران دانیشێ نزیکی حدودی ئیسپانیایە چوومە خزمەتی بیست بووم کە ئیجازەی بانگی هەیە لەویش لە دکتۆر ئەیمەن ڕشتی سویدی وەرگرتە بوو چوومە خزمەتی تقریباً لەو شاری کە شێخوەلی مەحساسی لێ بۆ ئەوێ تقریباً 4 ساعات بەسارە بە ڕێگەوە شوێنێکی تۆزی پێچاپۆشت وەڵحاڵگەیشتی نە خزمەتی و ئیجازەی بانگم لێ وەرگرت تەوسیع کردم کە ئەم بانگە ئەم ئیجازە بدرێ بۆ کەسانی کە شایستن بۆ تعلیمی ئەذان هەنێ مەبادیئی ئەساسیم لێ وەرگرت هاتمەوە کوردستان پۆستێکم لێ کرد تازە فەیسبوک دانرا بوو ئەم دکتۆر ئەحمەدە پێیزانی بوو تەلەفۆنی بۆ کردم وتی ئەو کاتە تەلەبەم بوو ئەحمەد دەرسێ خوێن لە تیلاوە لە سلێمانی ئەو کێکە لە قوتابیەکانم کە شانازی پێوەکەم بەڕاستی دەورێکی خوێن هاتوچوویە کرد یعنی کوڕێکی ئەو کاتەش بزیێ بوو جوڵە حەروک بوو هاتە سلێمانی هەفتانە دەرسم پێوت و گۆڕایەوە وەڵحاڵ وتی مامۆستا ئیلاوی ئیجازەکە یەکەم کەس بم وتم باشە بە چاوان هاتە مزگەوتی گەورەتم وەکو خۆم لەو مزگەوتە گەورە بووم وەکو وەفایەک بۆ مزگەوتی کاک ئەحمەدی شێخ خوای لێ ڕازی بێ و بەڕەحمەت بێ یەکەم ئیجازە و سەنەدی بانگبێژی ما بۆ پیاوە ئیتر دوای ئەوش کە چۆتەوە کەرکووک هەڵبەت ئێستا لە ڕێ ئەوقافی کەرکووکەوە زۆربەی مؤەزینەکان ئەو جاز و سەنەدان وەرگرتووە الحەمدوللا لە کوردستان لە سلێمانی لە هەولێر لە دۆک حتا لە زۆربەی شارەکان ئێستا داوای چیەکەنەوە خەی عکس بۆتەوە و هێرشی پێچوانی لاتوە برامان هەیە مەسەرن بە 4-5 بە 6 سەنەد ئەچێتەوە سەر من هێتەوە تەکلیفەکە لە حەزەکەم بێمەوە سەر و سەنەدە و گەڕێمەوە یعنی ئەوش بۆ خۆی فەزلەکە الحەمدوللا تقریبا ئێستا وا بەپی تەخمینی خۆم تەسەورەکەم لە 10,000 کەس وەریگرتووە لە کوردستان و بڵێن بە کەرکووکەوە یعنی لە 10,000 زیاتر تێپەڕێ سوات بخوا بانگ والله عالم حەوت بڕگەیە بە تیکرارەکانەوە ئەگەر ئەم بانگە دابەشکەین بەسەر مەقاماتە بەسەر حەوت مەقامە سەرەکیەکەیە بۆمان ئەداکەی یان قورسە وڵا قورس نییە قەچێکە بەچاو بەس ڕەنگە هەرێکان شێوازێک بێ بۆی کە بەتاکی جەناب تو بینەرانیش ئێمەش بۆ بەرچاوڕوونیمانە ئێماڵێن حەوت مەقامی سەرەکیمان هەیە کاک دکتۆر هەمووکو مامۆسایەکی بانگبێژ هەمووکو موجیزێک لەو بوارە بانجێکمان بە هەر حەوت مەقامەکە بۆدا ئینشاءالله الله ئەکبەر تا بزانی کاگەرکان ئاسان نییە فەرموو کاک دکتۆر الله ئەکبەرەکان یەکەم بە ئاوازی بەیاتە ئینشاءالله ئەوە تعریفیان کەی بالفعل ینی هەر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر شهادة كان يكم أكيد برص إن شاء الله بمبرن توزع دعم ناساق بيرا ساق بيته وديارة ما عنده تيت بيو ديارة البته أويك بيشنو محفلي هبيو كمالة شالاكي تو عيادي هبيو هذا أبي ما عنده به أوازي رأس إن شاء الله شهادة كان يكم أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله لا إله إلا الله أما مقامي رزبو درباري شهادة كان يكم شهادة يكم بمقامي رست شهادة مقيم بسيقا إن شاء الله مقامي سيقا
أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله. حي على تين يكم بأوازي حجاز. حي على تين يكم بأوازي حجاز. فرمو. حي على الصلاة لا حول ولا قوة إلا بالله. حي على الصلاة. أما حجازي منطقي حجاز كيتر بانجي السعودي ودوروبري يمن والسعودية أو منطقي خليج. هەڵبەتە حیجاز چەند زۆرێکی هەیە بەڕێزان، حیجازی عێراقی هەیە، سعودی هەیە، حیجازی تورکی هەیە، ئەمانە کۆمەڵک بێئەدەبی نەبێت دکتۆرجان، هەر وەکو بەرچاوڕوونی بۆ بینەرانی بەڕێز مێبی خەمەڕوو. فەرموو. حي على تين دوم ماوە با بڕین بۆ نەهاوەند. نەهاوەند. حي على الفلاح حي على الفلاح. ما شاء الله. ما معنا مقامي الصباو مقامي عجم. الله أكبر يكم بصبا لا إله إلا الله بعجم. بعجم إن شاء الله. الله أكبر الله أكبر. الله أكبر. زور دورن ليكو. لا بروح حسبك بتيجي شيء ولا. راسا أتاني توني دابز. لا إله إلا الله. طبعا مقامي عجم مقامي ججنة كيتر تكبيراتي ججني فيك يا أخوة لش الصاغ بدكتور جان براسي أما خوي بو خوي فيرجيشي أبي خوي بو خوي علما أما علما لا بونمونا لولاتي تركيا بينز فرز ببينز جوري جواز بانك أدري بيانيان بمقامي صباني وران بمقامي عشاق نزيك لبياته عصران بمقامي حجاز إيواران برست والله أعلم سيغايا شوان ب عشاقة جاري واشي الله حجاز وزهر جارو بشواز والحاصل أما براسي هنري شي زور جرينجا من زۆرێک لە ئازیزان و خۆشەویستان لێرەوە چاوی هەمویان ماچەکەم قورئان خوێنە بەڕێزەکان بانگ بێژەکان نامم بۆ نێرن ئێمە چۆن بتوانین بانگ بدەین چۆن بتوانین مەقامات فێربین ئینشەڵڵا ئەم ڤیدیۆیە بۆ هەمووی فۆروەرد دەکەم ئەڵێم ئەمە بانگ بە هەر حەوت مەقامەکە بۆ خۆتان بانگی لەسەر بدەن. ئێمە کاک مەحموود دەوری تیلاومان هەیە و دەوری بانگبێژیشمان لە ئەزەل بەردەوامە دوای جەژن ڕاستەوخۆ خولەکان دەست بێکات چونکە بێشمار الحەمدلله ناو نووسراوە. الحەمدولله ئەتوانن پەیوەندی بکەنەوە بە جەنابی دکتۆر بە سەنتەرەکەی هەڵبەتە لە ڕێی سەنتەری ئیقرائیشەوە وەڵڵا. بەڵێ لە لەقی سلێمانی هەر ژمارەکەشیان بۆ خوێنمەوە 0 بە کۆڕک واسیا ئەتوانن بەیانیان لە سەعات بۆ 4 عەسر ناوتەجێ. هەر فێرخوازێک ئەتوانێ یعنی ئارەزوومەندە فێری بانگبێژی بێ یان سەوتی خۆی خۆشکا و ئەدای باشترکە پەیوەندی بکا بە دکتۆرەوە. حەقی ئەم ڕیکلامەش دای لێ دۆرەگرین. لە وڵات دووری دکتۆری جان. زۆر باشە ئەگەر شتێک هەبێ ئێمە ئەچینە لای ناوبڕێک کاک دکتۆر وابزان ڤیتیەک هەیە ڤیتیەک هەیە هی سۆمای چاوانە وەڵڵاهو عەلەم پرۆژەی سۆمای چاوان ئەگەر هەڵە نەبم کاک عادل وایە هاواری خێرخوازی هەیە ئەچین بینەری ئەو ڤیتیە ئەبین و دواتر دێنەوە خزمەتان بینەرمان. خۆتان مەجبوڕکن بە عیبادەت و بە قورئان خوێندن و بە دوعا و
دابشکردنی و ڕاتان ناگرین زۆر فایدە و سەلامەت سەربەرزانێک ئینشاءالله. ڕێکخراوی هاواری خێرخوازی نووسینگەی سەید سادق بە پشتیوانی خوای گەورە پاشان بەو هاوکاریانەی کە خێرخوازانی بەڕێز و خۆشەویست گەیانیانە بەدەستی ئێمە هەڵەستین بە دابشکردنی موچەی مانگەکانی 3 و 4 2023 هەمان کاتیش ئەلحەمدوللا لەگەڵ دابشکردنی موچەکە بەشە خۆراک و جلوبەرگیش کە لە ڕۆژەکانی ڕابردووە ئێمە جلەکانمان بۆ دابین کردن منداڵەکان ئەلحەمدوللا جلمان بۆ دابین کردوون بە پێی پێداویستی خۆیان ئەمیانمان بۆ دابین کردوون سپاس بخوای پەروەردگار کە ئەمڕۆ دڵی ئەو منداڵانە خۆش دەکەین. شوانە زندوو بکەینەوە دوعاکەین بۆ خۆمان بۆ ئەوان بۆ مسلمان ڕزانمان ڕێ کرد ماڵ ئاواییمان لێ کرد لەخوای گەورە داواکارین ئەو بۆ گاو ئامۆژگاریمان کرد. زۆر یارمەتیان داوین زۆر ئاگایان لە ئێمەیە بەڕاستی کەعاتا زۆر یعنی دەستگیریمانەکە سەردانمانەکە جلمانە دەنێ خواردنمانە دەنێ موچە دەن بە مناڵەکانمە ئەرکێکیان لە سەشانی ئێمە یعنی لابردووە زۆر مرتاحین بەو موچە و بۆ پارەک ئەمان دەنێ خۆیان لێ ڕازی وەڵای داوای ئەوان یەکەم ئیشەڵڵا لە بەهەشتی بەرینە شاد بوون و داوای ئەوان یەکەم خۆیان لێ ڕازیوە و یەخوا زیاتر و زیاتر پەرەی پێ بسێن و ئیتر بەس دوعای خێر. ئەرە وەڵڵا جلمان بۆکەن خواردنمانە دەنێ پارەمانە دەنێ سەردانمانەکەن دڵمان خۆشەکەن حەدیسمان بۆکەن و ڕێی باشمان پیشانە دەن ئەرە وەڵڵا یەخوا بەهەجیانێ خۆیان لێ ڕازیە و خوا پاداشتیان داتوە. خی گەورە پاداشی خێرخوازان باتەوە چاوەڕێین کە ئینشاءالله ڕەمەزان و دوای ڕەمەزانیش زیاتر هاوکار و پشتیوانمان بن تا ئێمە زیاتر بتوانین ئەم مناڵە بێباوکانە دڵخۆشکەین ماڵەکەیان پڕکەین لە خێر و خۆشی خواردن و جلوبەرگ و موچیان پێ بدەین بەردەوام خی گەورە پاداشیان باتەوە یا ڕەبی. ئێوە لەناو خەڵکان بارودۆخی خەڵک چۆنە و ئەم چەند ئەم هاوکاریانە بۆوان زۆر گرنگ و پێویستە؟ وەڵی زۆر پێویستیان پێێتی تەسەورەکەی جاری وایە ئافرەتێ تەلەفۆنەکە ئەڵێ موچەکە نەهات ئەڵێ وەڵڵاهی دینارێکم پێ نییە مناڵەکەم نەخۆشە ناتوانم خواردنیان بۆ بکڕم باوەڕەکەی هیوا هەیە تەلەفۆنی کردو و توێتی سوێن بەخوای پەروەردگار ئەم ڕەمەزانم بەڕێ کردووە تا 20 ڕەمەزان نەمتوانیوە گۆشتێ بۆ مناڵەکانم بکڕم. دووبارە سەلامی خواتان لێبێ خۆشەویستان و بەڕێزان لە شەوانی قەدری پڕ لە قەدرەوە سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ ئومێدەوارم ئینشاءالله ئەم شەویش وەکو شەوانی ڕابردوو هەمومان دابنیشین و دەست بە نزا و دڵ بە دوعا داوا بکەین خوای پەروەردگار ئینشاءالله لەم شەوە لە ئاگری دۆزەخ ڕزگارمان کا و لێمان خۆش بێ و عەفومان کا و چونکە هەر خۆی ذاتی پاچی ئەڵڵا جەلە جەلالوهو عەفووە و هەمیشە لە بەندەکانی خۆش دەبێ ئەگەر بێت و چەندین جاریش گوناه و تاوانیان ئەنجامدا بێ و بەڵام بگەڕێنەوە لای خوای پەروەردگار خوای گەورە هەر ئەڵێ مەلائیکەتانم ئێوە شاهید بن کە من لێی خۆش بووم و خوای پەروەردگار هەمیشە دەرگای ڕەحمەتی واڵایە بەڕووی بەندەکانی بۆیە هیچ کات بێ ئومێد مەبن ڕوو بکەنە خوای پەروەردگار و هەمیشە دەست بەرز بکەنەوە و خوای گەورە ڕەتان ناکاتەوە چونکە فەرمانی خۆیەتی لە قورئانی پیرۆزە فەرمێ دعونی ئەستەجیب لەکم داوا لە من بکەن منیش وەڵامی ئێوە ئەدەمەوە. اینجا
بەڕاستی کابرایەکی کەم دەرامەت لە لای پیاوێکی دەوڵەمەند وەستاوە دەستی کردەوە بە دوعاکردن و تێتی یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە ڕزقم بەی دوایەوەی خوایە ڕزقم بەی و تێتی خوایە گیان 200,000 بۆ بنێری بۆ نمونە ڕقەمێکی وتووە کابرای دەوڵەمەندیش پێی وتووە و توێتی باشە تۆ بۆ داوای 200,000ەکەی و توێتی ئەی داوایکی و توێتی بڵێ خوایە 20 دەفتەرم بیتێ خوایە 200 دەفتەرم بیتێ خوایە ملیارە دینارم بیتێ لە خەزێنەی خوا کەم ناکە خوا هەمیشە بەندەیەکی خۆشەوێت داوای زۆری لێ بکە بۆیە لە فەرمودەیەکە هاتووە کە پێغەمبەری نازارمان بمانە جێڕێتەوە صلی الله عليه وسلم الله أعلم فرمودەکەش قودسیە کە ئەفەرمێ لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم أول وآخرتان إنس وجنتان قاموا على صعيد واحد بتسنە بەرزترین شوێنی ئەم دنیاە فسألوني هەمووی داوام لێ بکە هەرچیم داوا لێ بکەن فأعطيت كل واحد مسألته هەر یەکێک لە ئێوە ئەوەی پێی خۆشە من پێی بدەم ما نقص ذلك من ملكي إلا كما ينقص المخيط إذا أدخل في البحر أو كما جاء في الحديث دەرزیەک ئەگەر بیکەی بەنێو دەریایەکە کە لە دەریاکە بیێنیتە دەرەوە کونی دەرزێکە چەند ئاو لەگەڵ خۆی هەڵەگرێ بەڕاستی مڵکی خوا ئەوە نەکەمەکە ئەگەر بێت و سەر ئەم زەویە هەر هەمووی داوا لە خوای پەروەردگار بکە بۆیە هەمیشە داوای زۆر بکەن خۆشم پێش هەمووتان دکتۆری ژەروەها خوای گیان هەمیشە لە شتاق و سەلامەتمان کەی عاقبەتمان خێر بکەی دوورمان خەی لە ڕیا ئیخلاسمان پێ ببەخشی تەنها لە ڕێگەی ئەم ئیسلام و سیڕات المستەقیمە بین کاک دکتۆر دووبارە بەخێر بیتەوە سەرمێشانی ببوورە ئەگەر شتێکی تر ئامادە بێ بینەری چالاکیەکانی دکتۆر بین بەڵام پێش ئەوە حەزەکەم مەجلیسەکەمان منەوەرکەیتەوە وەلو دەنگیشت هیلاکە هەندێکی تر قورئانمان بۆ بخوێنی سپاس دەکەم حزمەتە جار شوی قدر انشاءالله سورة قدر انشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام سلام هي حتى مطلع الفجر سلام سلام هي سلام هي سلام هي سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم الله 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 ئەوە عادەتێک هەیە لە وڵاتان کە قورئانە خوێندرێ بە تایبەت لە ئێران کە کۆتایی پێهێنن ئەمجا سەڵەواتێکە دەن
اللهم صل وسلم وزد وبارك على رسول الله وآله الأطهار على رسول الله وصحبه الأخيار. اللهم صل وسلم وبارك عليه. الله عليه وسلم. بارك الله فيك دكتور جان. سلامتك يا رب. دەنگت نەڕێت دکتۆر ئەو ڤیددیۆیە ئاوەکەت خۆرەوە ئەو ڤیددیۆی کوێیە هەستەکەم تورکیا بێ ئەمە مانگێک بۆ ئیفتاح کرابوو مزگەوتی ئایا سۆفیایە مزگەوتی ئایا سۆفیا ئەوە شوێنە ئێران بە مزگەوت شوێنە ئێران دکتۆر بابگەڕێتەوە زۆر باشەوەی باسی ئەو ئایا سۆفیامان بۆ ئەوی ئایا سۆفیا حەز بکرد ئاماژەیەکی پێکم ئێمە کە قوتابی پەروەرداکەین بۆ خوێندنی بانک بۆ بانکبێژی فێریانەکەین بە هەر چوار مەزەبەکە چۆن بانگەدرێ شێوازەکانی بانک چیە چەند جۆر ڕیواتی بانکمان هەیە کە لە ئەسحابە بۆمان وەرگیراوە هەموو ئەمانە فێرە بن و فێرە بێت تەصحیحی بانک چۆنە ئەو ئەخطاءانی ئەو هەڵانی کە لە بانگە هەیە هەنێ هەڵەمان هەیە لە بانکە بەتاڵەکە تۆی گۆڕێ لەحنەکە بە نمونەی فەتحی تەکبیرەکە و الله ئەکبەر الله ئەکبەر یان وەستان لە بینی الله ئەکبەر یعنی الله ئەکبەر نەعوذ بالله یعنی ئاخوا گەورەیە ئەبێ بە پرسیار نابێ بە جوملەیەکی خەبەری هەنێ ئەخطائیشمانە کەمانە ناگۆڕێ بەڵام دەرەجەی لێشکە لە مسابقاتە لە خۆی لە شەئنی بانکی کەم بێتەوە فێریەکەین قاری چۆن بەبێ ئەوەی کە موەزین بەبێ ئەوەی کە سەعاتی لابێ بزانێکەی بانگە چۆن بەڕاستی موەزینی علمە ئەبێ هەمووی بزانێت جا یەکی لەو شتانی کە عەرزم کردی شێوازی ئیقامەی نوێژ لە وڵاتی ئێمە کو شافعی جیاوازین لەگەڵ ئەم جەماعەتی ئەستانبوڵ و تورکیا بەگشتی مەزەبەکەمان مەزەبی ئەوان ئیقامەی نوێژیان وەکو بانگ وایە تەنها قەت قامەت سەڵاتی بۆ زیاکراوە تەقریبا هەموو بڕەکانی بانگە جا لەوێ کە بانگم فەرموو شێخ بونیامینەوان دعوەتیان کردو وایی کە وەختی قامەتە وتی قامەتی خۆمان کەوتم بەسەر چاو جا شێوازی بانکەشیان جیاوازە بونیامی لە ئایا سۆفیا بوو لە سوڵتان ئەحمەد بوو خۆم لە ئایا سۆفیا بووم ئێتر وتی کامە دەست پێ بکەین کامە دەست پێ بکەین پرسیارەکە منەکەم ئەو وتم خۆم دەست پێ بکەم وتی بۆ کاکە خۆ میوانم نابێ من دەست پێ بکەم ئەسڵا خۆی ئەگەر بترسامە ئەوە تۆ دەست پێ بکە ئەمە جواب تێ ڕاستە بەڵام وتم من دەست پێ بکەم هەر بە بانکی خۆتە بالفعل جوابدانەوەی بڵین سەرەتای قورسرەتە بانگی خۆیانە شێوازەکە نەهەجەکەی خۆیانە الحەمدولله ینی مسەیتەر بووم تیاوتم من دەست پێ بکەم تۆ دوام بکەوە تی باشە کە بانگمان تاو کرد موسم لێ قامەکەی کە قامەتم کرد بە شێوازی خۆیان قامەتم کرد دوایوتی ئێوەش ئاوا قامەتم نە علمی بانگم خوێندووە هەر بە شێوازی خۆتان ئیقاماکەین ئێمە ئیشەکەی ئێمە چییە ئیشەکەی مەکە بە پێی مەذەبەکان لەگەڵ ئەو شوێنە بتوانی خۆت بگونجێ خۆ ئیقامەی اعتیادیش بە شێوازی شافعی بکەی کە لە ئەو پیاوە بەڕێزەوە گێڕاوەتەوە عەبدوڵای کوڕی زەید کە گێڕاوەتەوە ئەتوانی هەر بۆ شێوازی بەڵام وا خۆشترە مڕعاتی مەذەبەکەی خۆیان بکەی لەو کاتە ئەمە لە فتح تقریبا مانگێک بوو ئەم مزگەوتە کرا بۆ ئایا سۆفیا کەنیسە بوو معلوم جەمتە ئێتر بانگێک و قامەتێ بنسی بوو ڕۆژێک الحەمدولله سلامتەکە ڕۆژ هەشتان ساق بێ سلامت کاک دکتۆر لە بنەماڵەی خۆتان جگە لە دکتۆر کۆچەر برا خۆشک دایک باو کێتان سەوتی وە خۆت خۆشە وەڵی تا دوو مانگ لەم و پێش سێ مانگ لەم و پێش کەسی تیانە بوو ئەوە تقریبا خاڵم تۆزە دەنگی خۆشە بەس قورئان ناخوێنێ باشە برایکی بچووکترم هەیە لە خۆمنایی کۆسارە لێرە چای ماجەکەم لە دەورەیەکی بانگبێژیا بەشدار بوو نەم ئەزانی دەنگی خۆشە خۆی نەشیە و دەنگم خۆشە هاو بانگیە بانگی حرم بەشدار بوو لەگەڵمانە ئەلحەمدولانی خراب نییە دەنگی تقریبا لەسەر و وەسەتەوە شێوازی ئەدەی ئێتر زۆر تەشجیعم کرد وەلو عەرەقم زۆر پێکردەوە لە ناو دەورەکە چکەمە کە موەزین هەڵەسێ بانگەدات هەمووی بەرامبەری وەسن و ئەخطاکانی بۆ ڕاستەکەنەوە بۆی چای بکرێتەوە لە بەردەم جمهورە الحەمدولillah ئێستا بانگبێژێکی بەتوانایە و تقریبا 4-5 مانگە لەسەر بانگبێژی بەردەوامە و حتا دوێنێ ئیمامەتی کردووە ئیمامەتی خۆشی بۆ نردبووی دکتۆر گوێلیکی لێ بزانە هینەکەم چۆنە نوێش خوێندنەکەم بەس معنی الحەمدولillah طموحی تیا دروستووە کە وردە وردە بتوانێت لەم کاروانە خزمەتکە خۆی گەورە موفەقیان کە ئەمە تا سارە برایم هەیە کە بتوانم لە بوارەکەی خۆما بڵین پەرە بە بەهرەکانی بە مشاڵە دوعای سەرکەوتن و مەفەقیشی بۆکەم موفەق بێ یا ڕەبی کاک دکتۆر ئێمە بە درێژایی چەند وەرزێکی ڕابردوو تقریبا 6-7 وەرز بەرنامەی سەدای زەڕینمان بەڕێ کردووە لەگەڵ کۆمەڵک لە قورئان خوێنانی
ناوەی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان چاوپێکەوتنمان ئەنجام داوە بەشێکی زۆریان ئیشادەیەکی باشیان بە ڕۆڵ و چالاکی جەنابەت کردووە لەگەڵ ئەوەش سوپاس و پێزانینیان هەبوو بۆ جەنابەت هیچێک لەو قورآن خوێنانە لەم ڕۆژانە لێرە بوو بەڕاستی نیمچە فستیڤالێکمان ئامادە کردبوو ئەویش تەشریفی نابوو لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری سنەوە کە بەشداری لە کۆمەڵێک پێشبڕچێ و مسابقاتی نێودەوڵەتی کردووە مامۆستا فواد مەولودی جا بەڕاستی من حەزم لێیە پێکەوە ئەگەر دەرفەت هەبێ لە ماوەی 2-3 دقیقەیە گوێبیستی دەنجی ببین هەم ناڵین وەکو تەقیم خوا نەخواستە چونکە هەر بۆ خۆشی پێم وابێ هەم موجازە هەم موجیزە لە عینە قورآنخوێنێکی بەتوانایە بەڵێ قورآنخوێنێکی بەتوانایە هەر بە لە 2-3 دقیقەیەکە گوێبیستی دەنجی مامۆستا فواد مەولودی ببین و دواتر دێنەوە نێوەڕۆژی بەرنامەکە ئینشاءالله بەڵێ بەڕێزان فەرمون بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون يا عبادي لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون دووبارە سەلامی خواتان لەبێ بەڕێزان جەنابی دکتۆر ئەوە مامۆستا فواد مەولودی بوو قورآنخوێنێکی ڕۆژهەڵاتی کوردستانە هەم سڵاو ڕێزی بۆ جەنابەت هەبوو هەم بەڕاستی بیرۆکەکەی من بۆ حەزم کرد گوێ لە سەوتی بگریت داشتباتەوە لە چی ئەچێ سەوتی تەقلیدی چی ئەکا سەوتی چۆنە کاک فواد
چای ماجەکەم لێرە خی گەرەمە فەقیکە دەنگێکی زۆر پڕ لە سکوونەتی تیا ینی دەنگی زۆر هادیە یەکسەر ڕاتێکێشە بۆ خۆی ئەو دەنگانە پێڵەن ئەسواتون جادی بە باش سەوتی ئەم کوڕاچێتەوە سەر دوو کەس بە تایبەتی بە دەرەجەیەکیان نەچێتەوە سەر شێخی تۆخی عەبدولمونعیم تۆخی تقریبا هەناسەیەکی محمود عەلی بەنایتیایە ینی زیاتر لەگەڵ قاریە کۆنەکانە سەرقاڵان پیاوە ئەگەر ڕەنگە لێشی پرسی هەر ئاینەشت بێ شوازی خوێندنەکەی ئەداکەی هەر لە دەستپێکیەوە دیار بوو یان یەکسەر ئەزانی کە ئەم کوڕە مقەلیدی قاریە کۆنەکانە وازی لە تازەکان هێناوە ئەگەر خۆشی بڵێ وەڵام بەس گوێرە تازاگرم ئەو کوڕۆ لەسەر قوڕای قۆدامە بەس ماشەڵا سکوونەتێکی زۆر جوانتیا لە دەنگە خی گەرم فەقیکە ئەم شوازیکە خوێندی ئێستا پێڵێن تیلاوی قەدیم یعنی ئێمە تیلاوە دوو بەشمانە دوو سەردەمانێت تیلاوی تازەمانە تیلاوی کۆمانێت ئەو زۆر متاسیرە دیارە بە تیلاوی قەدیم تیلاوی قەدیم وەلەو تۆزێک غەدری لێکە وەکۆی کە چکۆ تیلاوی قەدیم ئەوەی کە پێی مەشهورە ئەو دوو پیاو کە ناوم هێنا لەگەڵ شێخی مەرحوم مستەفا ئیسماعیل یعنی جاریوا بۆ 20 دقیقە بەیاتیان خوێنەوە ماشاءالله ماشاءالله یعنی ئەوە تیلاوی قەدیم بۆ مەشهورە تێر تێر لە بەیاتە قاڵ بوونەوە ئەنجا ڕۆشتن زۆر مهمە زۆر مهمە کاک دکتۆر لە لەوانەی ڕابردوو و لەوانەی ئێستا گەنجەکانی ئێستا بە ئاوا بڵێن گوێ لە چێگری بەستە قاری خۆمانیان دەرەوە وەڵا هەردووشیان لە دەرەوە زیاتر ئەوی کە خۆم گوێ لێگرم بە ینی بە حەزی خۆم لە قارێ کۆنەکان زیاتر گوێ لە مستەفا ئیسماعیل لەگرم باش لەگەڵ شێخ شەحاتە بە دەرەجێک و دوانە باش لە گەنجەکانیشە مححمودی کوڕی گوێ لێگرم بەڵام هەڵبەت زۆر نا بۆ حکومی کە زیاتر ئەو ڕۆحەتی کە لە تیلاوە حەزیلەکەم لە باوکیان زیاتر بەدیەکەم لەگەڵ تیلاو کۆنەکانی ئەنۆری برای لە گەنجەکانە لە هی دەرەوە بۆ خۆشمان ئەوە کە گوێ لێگرم من بە طبیعەتی خۆم زۆر حەزم لە مڕەتەل نییە ئەجینا دەنگی کاکە پێشەوە تایبەتە لەلام ئەمەساڕات بە هەمان شێوە چاوێن ماجەکەم هەردووکیان دوو خۆشەویست و دوورێ عزیز من ئاوادانیش و جاریا بوو بە سەعات قسەمان کردو بە تەلەفۆن بە نامە تا دووشەوە یعنی زۆر هیمان هەیە بەڵام وەکوت بڕەتەر زۆر خۆم هەر گدیقەت ژوی دەرنەکەوتم زیاتر لەواری تیلاوم خزمەتەکەم ئەوەشی پێ ئەگەێنم قاری مڕەتەل نییە خۆی حەزەکاتێتەوە بارۆ شتێکی ترە بەڵام ئەوەی من ئیشیم لەسەر کردو بە درێژای ئەم 12 ساڵە لە بواری تیلاوە بوو یعنی هەوڵم ماوە ئەو دەرگای ڕاستی قوتابیت شرەمێکی جوان نەخوێنێ ڕاستی بەڵێرەڵە ماشاءالله مامۆستا سەرخێڵ بەجددی شێوازی ڕاستی ئەگەر چاو داخیت و جیازەکەی مەزبوط بێ وەکو حرەمی مەکی بێ کە گوێی لێگری هەندە جار فەرقی پێ ناکەی بەڵێ ئەوە پیاوە سەرمایه‌دارێکی هەولێر داوای کرد کە بچێتەوێ الحەمدولیلا موافقەمان بۆ دەبڕی پاشەوەی کە دڵنیابووینەوە کە ئەم پیاوە نێتی خێری هەیە بە کاگڕاستی چکە بەبێ پرسوڕایش بە بەندە ناگەڕێتەوە سوپاس بخوای گەورە بۆ شتانە عنی ئیلا قەراری ئەخیرەداتەوە لای من وەکو ئەمانەتێکی علمی ئەو برانی تریش کە لەگەڵمان و لە خزمەتیانام کە لە باری مرەتەل قورئانە خوێن مامۆسای ئیدریس کوردی مامۆسا ئوسامە کوردی مامۆسا سەرخێڵ یعنی ئەمانە و چەندینی تریش کە ئێستا بمبورن کە ناویان بیرەچێتەوە مامۆسا هەڵۆ ئەمین یعنی ئەوانی کە ڕۆژارێک لە لای من وانەیەکیان فێر بێت کەلیمێکیان خوێندە بێت شانازی بە هەر هەمیانەوەکەم هەمیان بە برای خۆم دانم ئەگەر شتێکیش لە من زیاتر بزانێ بە مامۆسای خۆش میدانم ئەستەغفر الله ان شاء الله لە ساغ و سەلامەت بی کاک دکتۆر ئێمە هەڵبەتە لە کۆتایی ئەم ئەڵقەیە و ئەم بەرنامە و دیدارە تایبەتە من خۆشحاڵی خۆم دەرەبڕم کە جەنابەت ئامادەبووی لەگەڵمان ان شاء الله خۆی گەورە تاعات و عیبادەتمان قبول فەرمێ زۆر سپاسی جەنابەت دەکەم کە لێرە ئامادەبووی سپاس بۆ هاوکارانم ئەگەر پامێکی کۆتاییت هەبێ لە خزمەتین زمە لێمەوە لێرە و داواکارم لەخوای پەروەردگار کە ئەم شەوە و هەموو ئەو شەوانەی تر کە تێپەڕی لە ڕەمەزان بیکاتە توێشی قیامەتمان ببێتەوە مای پاک بوونەوەمان خی گەورە لە قیامەت سەرمانی پێ بەرزکات ئینشاءالله و دەستخۆشی گەرم بۆ جەنابت بۆ کەناڵە جوانەکەتان بۆ میوانداریە بۆ هیوای کە بتوانین پێکەوە خزمەتی ئەم پەیامە پیرۆزە بکەین کە قورئان مڵکی کەس نییە هەرێکەمان چەندێک بتوانین چمکی ئەم خزمەتە ڕاکێشین بۆ خۆمان ئەژرەکەمان زیاترە بێ بۆ هیوای کە بتوانین ئینشاءالله لە داهاتوە کاری گەورەتر و جوانتر و ناوازەتر بکەین دەستان خۆش
اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا، زين به لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا يوم العرض عليك يا رب العالمين. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم بلغنا ليلة القدر. اللهم بلغنا ليلة القدر. اللهم تقبل منا تلاوتنا للقرآن يا ذا الجلال والإكرام. وصلى الله على محمد وآله الطيبين الطاهرين أجمعين. خواتان لقب